لێرە ئەم منداڵانە من خۆم ترسی ئەوم هەیە کە زیاتر بڵین بەهۆی ئیسهالەوە تووشی نەخۆشی تونتر ببن. تقریبی 25 کەیس ژنی حاملەم دیتیان لەوانەیە 15 پێویستیان بە فحوساتی زۆر پێویست بی. ئێرە شوێنی بەخێوکردنی پەلەوەر بۆ پێشتر واتە دەواجن بووە کارەبای تێدا نیە و ئەو نەخۆشانی کە لێرە پشت بە و نەخۆشخانە مۆبایلانەی سەر بە بڕێوایەتی تەندروستی هەولێرە بەستن. زمانە ماوەی 2 ساڵە ئەو مناڵانەی کە لە ژێر دەسەڵاتی داعشە دەژیان لەوێن دەرەوە هیچ جۆرە کوتانیان بۆ نەکراوە. كفايات نییە بەنسبەت ئێمە ئەمە زیاتر ڕۆلی حکوومەتی عێراقی فیدراڵە. یەکێک لە دەرهاویشتەکانی شەڕ و کاولکاری ئاوارەبوون و دەربەدەریە بە شێوەیەک هەندێک جار ڕەوایەتی بۆ هیچ مافێکی مرۆڤ نامێنێ. قوربانیانی جەنگ ئەگەر لە ڕووی جەستەییەوە زەرمەندیش نەبن بەڵام کاتێک ڕێگەی ئاواری دەبێتە دوادەرچیان بۆ ڕزگاربوون لە مردن ڕوبەڕووی ژیانێکی سەخت دەبنەوە بە تایبەتی ئەگەر لایانی پەیوەندیدار وەکو پێویست نەیتوانی بێت یان بە کارەکە هەڵنەستا بێت. مەترسیە تەندروستیەکانی هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارە بۆ هەر ناوچەیەک تەنها لەسەر خەڵکی ناو کەمپەکە نابێت بەڵکو لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشیەکی گوازراوە کە لە کۆنتڕۆڵی دەستگا تەندروستیەکان دەربچێت ئەگەری ڕوودانی کارەساتێکی تەندروستی لەسەر دانیشتوانی وڵاتەکە بەگشتی دەبێت. ئێستا بەرەوەیەکێک لەو کەمپانە دەڕۆین کە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە ئاوارەکانی مووسڵ ڕووی تێدەکەن. دەمانێت بزانین لە ڕووی تەندروستی و بارودۆخی ئەم کەمپە چۆنە و هەروەها ئەو ئامادەکاریانە چین کە پێشتر پێویست بووە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ کە بۆ ئێرە بکرێت لە چه ئاستێکدایە لەگەڵمان بمێنەوە. لە ڕووی ستانداردی جیهانیەوە لە کاتی دامەزراندنی هەر پەناگەیەک یەکێک لە سەرەکیترین و سەرەتاترین خزمەتگوزاری گرنگجیدانە بە کۆنتڕۆڵکردن و ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشی. لەم کەمپەدا کە لە ڕووی ئیداریەوە سەر بە بەڕێوەبەرایەتی تەندروستی نینەوەیە هیچ جۆرە دامەزراوەیەکی تەندروستی نابینرێت. هەروەک بەرپرسانی ئێرە دەڵێن ئەوەی هەیە زۆر کەمترە لە چاو پێداویستیەکانی ئەو ژمارە زۆرەی پەنابەران کە ڕۆژانە لە زیادبووندایە. بەڵام حکوومەتی هەرێم و لە ڕێگای تەندروستی هەولێرەوە بە ناردنی چەند پزیشکێک لە کلینیکە گواستراوەکانیان دەیانەوێ هەر چۆنێک بێت بەر لە بەشێکی نەخۆشیەکان بگرن. دکتۆر ڕائد بەرپرسی کردە پزیشکەکانی تەندروستی هەولێر چەند زانیاریەکی تەندروستی ئەم کەمپە باس دەکات. جاوەکو تەندروستی هەولێر کاروپلانتان چی بووە بۆ کەمپێکی وە کە ڕۆژانە ژمارەی ئاوارەکان ڕوو لە زیادبوونەوە کەمپەکەش تا ڕادەیەک نوێ هەمووی چەند ڕۆژێکە کراوەتەوە. ئێمە وەکو تەندروستی هەولێر لەگەر دەستپێکردی و ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ نزیکەی بە 50 تیمی تەندروستی و ئەمبولانس باشداریمان کرد بۆ گواستنەوەی نەخۆش و بریندار. هەروەها زۆر بە سوپاس و دەستخۆشیەوە نەخۆشخانەی ئیمەرجەنسی و فراکەوتنی ڕۆژ ئاوا پێشوازی و پێشکردنی خزمەتگوزاران دەکرد. ئێستا ئەگەر هاتنی ئەو شەپۆڵە گەورەی پەنابەرانی دەوروبەری مووسڵ لە هەردوو کەمپی حەسەن شام و خازر چەندین تیمان هەیە و نەخۆشخانەی گەڕۆخ و مۆبایل کلینیکمان هەیە کە ڕۆژانە خزمەتگوزاری پێشکەش دەکەن بە دانیشتوانی ئەو دوو کەمپەلە و پەنابەرانەکە ژماریان زۆرە. هەروەها تەندروستی هەولێر لە ڕێگای چەندین تیمەوە چەند هەڵمەتی کوتانی ئەنجامداوە بۆ ئەو مناڵانەی کە لەگەر ئەم شەپۆڵە پەنابەرانە هاتنەوە ئێرانە بۆ ئەوەی ڕێژەی گواستنەوەی نەخۆش لەناو کەمپ و بۆ ناو هەولێر قەدەغە بکرا خود حتا پێیان کرد کمی کەینەوە. باش ئەو کوتانانەی کە لێرە لە بۆ منداڵەکان کراون چ جۆرە کوتانێکە و تەمەنەکانیان چۆن بووە چۆن بیرتان کردەوە لەوەی کە بکوترێن؟ هەروەک شانی باسەوانە ماوەی 2 ساڵە ئەو مناڵانەی کە لە ژێر دەسەڵاتی داعشە دەژیان لەوێن دەرەوە هیچ جۆرە کوتانیان بۆ نەکراوە. زۆربیان ئەسڵیان دەپرسین تەمەنی 2 ساڵە هیچ کوتانێکی وەرنەگرتووە. بۆیە بەڕێوەبەراتی پاراستنی تەندروستی هەستا بە چەندین هەڵمەتی کوتان
لە ئفلیجی منداڵیەوە لە کوتانی هەموو جۆرە کوتانەکان کەوا لە بن ساڵیەوە لە دژێر بن ساڵیەوە پێ ساڵیەوە مەشمولن لە بەم کوتانانەوە تا ئێستا ڕێژێکی زۆر بێت تا برم لەوانێ هەر هەمویان کوتانیان بۆ ئەنجام درراوە. تیمی تایبەت بە کوتان هاتووە تیمی بە تایبەت بڵێ بەسەر بە تەرەوە تەندروستی هەولێر. دکتۆر ئێوە بەتەنیان یان ڕێکخراوە جیهانیەکان یانت بڵین وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال یان بەڕێوەبەری تەندروستی نینەوە ئەوان چ ڕۆڵێکیان هەیە تا ئێستا لەگەڵ ئێوەیە؟ لە سەرتاوە تەنها تەندروستی هەولێر لەم شوێنانە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش دەکرد. ئیتر دوایە و ڕێکخراوەکانی جیهانی WHO و یونیسف و ICRC و ئیتر هەر هەمویانەوانی کە بەشدار بوونە هەتا ڕادێکی باش پاڵپژن لەگە تەندروستی وەکو پێویستە هاوکاریەکانێت وەکو پێویست نییە بەڵام لە نەبوونەکەی باشترە شانی باشە تەندروستی وەزارەتی تەندروستی عێراقی فدرال پاڵپشتی ئێمە کردو بەڵام بەم زۆرە نەبووە کارەکانمان بەڕێوە بچی بەڵێ کەم تەرخەمی دەبێتن لەبەرەوەی ئێمە ئەو دەسەڵاتە ئەو قودرەتەمان نییە بەنسبەت تەندروستی نینەوەش خزمەت و پاڵپشتیان بۆ ئێمە ناوەڵە بەم زۆرە نەبووەکەوە پاڵپشتمان بکەن. هیچ هەماهەنگێکەیە لە بینی ئێوە و تەندروستی نینەوە؟ ئێمە کۆبوونەوەمان هەبووە لە گەریان و پلان دانراوەکەوە تیمان لەگەڕان بەڵام تا ئێستا لە ئەڕڵی فعلی بەم جۆرە نەبووە بەم ئاستی نەبووە نەخێر. چاوەڕێی چی دەکەن چ لە چ مەترسیەک تەسەورەکەن نەخۆشیەک کە بڵاو بێتەوە کاریگەری هەبێت لەسەر ژیانی ئەم ئاوارانینە ئەم کەمپانە و بە شێوەیەکی ناڕاستە خۆش کاریگەری هەبێت لەسەر باری تەندروستی لە ناو هەرێمی کوردستان. بەتابەت ئێمە لە دوو شێوە ترسە یەک نەخۆشە گوازراوەکان کەوا بگوازێتە ناو کەمپەکە و ئیتر بێتە ناو هەولێرش بۆیە چەندین هەڵمەت بە دوایەک دەکرێت و زۆربەی منداڵەکان کوتراون بەتایبەتی خۆزانی نەخۆشی کۆلێراوەوانە نای بگوازرێتەوە. ئەوی دووەم شانی باسە نەخۆشەکانی درێژخایەن ئەوە ئیتروا بوو بەڕێوەبەراتی تەندروستی مووسڵ نینەوە ئەوان بەشدار بنەوە تا ئێستا لەوانەیە کەم و کوڕی هەبی لەو نەخۆشە درێژخایەنە زەخت و سوکەریوانە بەڵام بەخۆت دەزانی ئێمەش لەو قەیراندارەی ئەو دەسەڵات ئەو قۆتەمان نییەکەوە مەفروضە وەزارەتی تەندروستی بەغدا و تەندروستی نینەوە پاڵپشتمان من لەم کارە. ئەگەر ژمارەکە و شەپۆلەکە بەم لێشاوە بێت ئێوە بەتەنیا فریاکەون؟ حتمما پێمان ناکرێت ئێمە خزمەتگوزاری خۆمان ڕناگرێت تاکو پێمان دەکرێت خزمەت پێشکەش دەکەین بەڵام پارێزگایەک وەکو هەولێر و ئەو لۆدەی ئەو زەختەی لەسەرمانە لە هەموو ناحیەکەوە تقریبان دەتوانم بڵێم لە هەر هەموو ئەو شوێنانێک کە خزمەتگوزار تەندروستی پێشکەش دەکەن هەولێر لە سەرەتایان دێتن پێوان دەکرێت حتا حدێک بەڵام لەمە زیاتر بێ ئەکید ئەمەش پەکمان دەکەوێت. یعنی مەترسیتان هەیە؟ بەتەکیدی مەترسیمان هەیە. زۆر سپاس دکتۆر. بوونی چەند کلینیکێکی جوڵاو لەناو ئەم کەمپەدا کە لە بنەڕەتدا بۆ شوێنێکی تر دابینکرابوون هیوایەکە بۆ منیش و بۆ دانیشتوانی ئێرە بە پێیتوانە نەخۆشەکان دەبینن چارەسەرێکی سەرەتایی پێشکەش دەکەن. بەڵام پرسیار ئەوەیە ئایا ئەمە بەسە بۆ ڕێگەگرتن لە کارەساتی مرۆیی گەورە کە لەوانەیە دانیشتوانی مرۆڤ دۆستی هەرێمی کوردستان باجەکەی بدەن؟ چونکە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە خێرخواست سەردانی ئێرە دەکەن و خۆبەخشانە خواردن و پێداویستی ڕۆژانە بۆ خەڵکی ئەم کەمپە دەهێنن کە ئەگەری ئەوە هەیە لە پاداشتی ئەم چاکەیە نەخۆشیەک بە دیاری بۆ خێزان و شارەکانیان ببەنەوە. لە جەنگدا منداڵان بەجەستە بچووک و لە قوربانیدان گەورن لەشیان لەگەڵ سادەترین نەخۆشیدا وشک دەبێتەوە. دکتۆر عەدنان پزیشکێکی پلەبەندە لە یەکێک لە بنکە تەندروستیەکانی نزیک ئەم کەمپە لەلایەن بەڕێوەبەرەکەیەوە نێردراوەتە ئێرە لەناو ئۆتۆمبیلێکی 1 مەترونی و لە پانی و 3 مەتر لە درێژیدا منداڵە نەخۆشەکان دەبینێت. زیاتر نەخۆشەکانی منداڵانە بینین ئەو منداڵانی کە نەخۆشن دێن وەڵامە ئێمە لێرە داوا دەرمانی پزیشکیانە دەینێ بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشانێک کە لێرە دەیان بینین زیاتر بەشی سەرەوەی ڕێڕەوەکانی هەناسیان ئیلتیهابی کردووە
زیاتر بۆیە لێرە دەرمانی دژێلتیابات و تا شتانیانە دەینێ بەڵام هەندێک لە منداڵەکانی زیاتر زیکچوونیان هەیە ئەوانەی کە من زیاتر ترسم لە سەرێتی بڵێن ئیسحالەکەی حاڵەتی زیکچوون لێرە تا ڕادەیەک بەرچاوە و بڵێن علاجی زیکچوونیش بە خۆتان دەزانن هەندێک جۆری زیکچوون ئەگەر بە شێوەیەکی زۆر بەرەو پێش بڕوە ئەو تەسیل لە کلیەکانی دەکات و منداڵەکە لەوانەیە تووشی حالەتێکی تونتر بێ لە نەخۆشەکە لەبەرەوە پێویستە ئەو لایەنە پەیوەنددارەکان ئەو حالەتە بە نەظەری اعتبار وەربگرن. بەشێکی زۆر لەو نەخۆشیانەی کە تووشی ئافرەتان دێن ئەگەری ئاڵۆزبوونیان زۆرە و پێویستە بە زووترین کات چارەسەر بکرێن بە تایبەتی ئافرەتانی دووگیان. دکتۆرە هەڵاڵ پزیشکی ئافرەتانە لەناو ئامبولانسێک دەیەوێت کەمێک تایبەتمەندی بە ئافرەتەکانی ناو ئەم کەمپە بدات. تقریبی 25 کیس ژنی حاملەم دیتیان لەوانەیە 15 پێویستیان بە فحوساتی زۆر پێویست بیت تقریبا 8 قلیان پێویستیان بە ئیحالەی ئەمەرجەنسی بە بۆ هەولێر ئەو چاودێریە کە لێرە دەکرێت وەکی پێویست نییە ئەمە وەکی کەمپێکی دایرەی سەحای کەناردراینە ینی بۆ یارمەتی و خەڵکی ئێرە ئەوەندەی لە دەستماندەشتی زۆر بەسیتە بەڵام وەکی دیارە حکوومەتی مرکزی هیچ چاودێریەکی واتۆی نەبووە بۆ خەڵکی ئێرە کە بتوانانی یارمەتی بدە یان بنکێکی سەحەیەکی وادانێ کە کەیسە ئەمەرجەنسەکان ئەو کەیسانەیە کە احتمالی نەقلی نەخۆشیەکانی ڤایرۆسیان هەیە یان ئەو حاڵەتانەیە کە نەخۆش پێویست بووە ئەلعان نەزیف بووە لێرە ئەو حاڵەتانەیە کە پێویستی بە دانی خونە یان گەیاندن بە مستەشفای ئەمەرجەنسی ژنانە مەعلەسەف لێرە نییە. جگە لە نەبوونی هیچ بنکەیەکی تەندروستی شوێنی ژیانیان لە ڕووی تەندروستیەوە زۆر خراپە و ئەگەری سەرهەڵدان و تەشەنەکردنی نەخۆشی گوازراوەی زۆر ترسناک لە ئارادایە. شوێنەکە لە ڕووی تەندروستیەوە لەو پەڕی خراپیدایە. ئێرە شوێنی بەخێوکردنی پەلەوەر بۆ پێشتر واتە داواجن بووە. ئێستا ژمارەیەکی زۆر لەو خێزانانی کە هاتوون ژوورژووریان بۆ دروست کراوە بە نایلۆن بە شیش ژیانی تێدا بەسەر دەبن. دەمەوێت بزانم لە ڕووی تەندروستیەوە تا چەند ئەم شوێنە گونجاوە وایە ئەو نەخۆشانی کە ئێستا لەناو ئەم خێزانانە هەن هیچ جۆرە خزمەتگوزاریەکیان پێگەیشتووە یان ناونووس کراون کە سبەینێ لەلایەن دەستگا تەندروستیەکانی شاری مووسڵەوە خزمەتگوزاریەکانیان پێ بدرێ لەگەڵمان بمێنەوە من ئەچمەیان دوێن. لەکوێ هاتوون ئێوە؟ کارەبای تێدا نیە و ئەو نەخۆشانی کە لێرەن زیاتر پشت بە و نەخۆشخانە مۆبایلانی سەر بە بڕێوایەتی تەندروستی هەولێرە بەستن وەکو دیارە تا ئێستا لە ڕووی تەندروستیەوە نەزانراوە داکیم لێرەیە ئەوە پای لێرە ئەوە دو ساڵە سکەری هەیە فەکتی هەیە هیچ دەرمان و چارەسەریان وەرنەگرتووە کوتم ئەمان تا ئێستا بڵین بە دوواداچوونێک نەکراوە بۆی بزانن چەند حاڵەتی نەخۆشی هەیە ئایا ئەو کەسانی کە لێرن نەخۆشی گوازراوەیان هەیە کە ئیمکانە بگوازرێتەوە بۆ ئەو کەسانی تری ناو کەمپەکە یان بە شێوەیەکی تر ئەو کارمەندانی ئەو خەڵکانی کە ڕۆژانە دێن خزمەتی ئێرە دەکەن ئەگەری ئەوان هەیە کە ئەم نەخۆشیانە لەم ئاوارانە وەربگرنەوە و بەو شێوەیە نەخۆشیەکە لە کەمپەکان بێتە دەرەوە و زۆر شوێنی تر لە ناو شارەکانی تری هەرێمی کوردستان سەرهەڵ بدات بۆیە مەبەستی بەرنامەی ساڕێژیش لەم جارەکە هاتوونێتە ناو ئەم کەمپۆ زیاتر لەسەر ئەوە بووە بۆی سەرنجی لایەنە پەیوەندیدارەکان ڕاکێشن کە ئەگەری ڕوودانی کارەساتی مرۆیی هەیە لە حاڵەتی بڵاوبوونەوەی هەر نەخۆشیەکی گوازراوە. ضرب الصحي هسه التواليتات موجودات بس مختلط توالێتەکان دروستکراون بەڵام تاکو ئێستا هیژنان و پیاوەن لە یەکتری جیا نەکراوەتەوە چەند منداڵێکی نەخۆشمان هەن و ئۆتۆمبیلی فریاکەوتنیش هەیە بەڵام بەشمان ناکات دوو ئۆتۆمبیلی فریاکەوتن فریای ئەم هەموو نەخۆشە ناکەوێت ژنان و پیاوەن ماوەیەکی زۆر لە نوێرەدا دەمێننەوە.
والله عندنا اخ هنا معوق مضروب لێرە کەسێکی لەیە کە بەهۆی جەڵدەی مێشکەوە ئیفلیج بووە عەرەبانەکەی ئیش ناکات و پێویستی بە داوی و کورسی جوڵاو هەیە ناویان نووسیوە بەڵام تاکو ئێستا بۆی نەهاتووە ڕزگار عابد سەرپەرشتیاری کەمپەکەیە هیلاکێکی زۆر بە ڕوخساریەوە دیارە وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە و گلەیی و مەترسیەکان دەخاتە ڕوو کاک ڕزگار لە ڕووی تەندروستیەوە بارودۆخی کەمپەکە لە چه ئاستێکدایە لەگەڵ زیادبوونی ژمارە ئاوارەکان ئەکید پێویستیمان بە خزمەتی زیاتری تەندروستیایە بە تایبەت ئەو کاتانەی کە خەڵکەکە ئەگاتە ئێرە بەداخەوە تا ئێستا ئەوەی ئێمە پشتمان پێبەستە بێتن بەڕێوەبەرتی تەندروستی هەولێرە کە هەر کاتێک ئێمە ویستما بێت ئەوان لێرە ئامادەن بەڵام ئەمە کیفایەت نییە بەنسبەت ئێمە زیاتر ڕۆلی حکوومەتی عێراقی فیدراڵە کە ئەبێت لێرە بنکەیەک بکاتەوە 24 کات ژمێر تێدا داوام بکرێتن پێویست ناکاتن بۆ هەر حاڵاتێک ئێمە خەڵکەکە تەحویلی قەزای خەبات یاخود ناو پایتەختی هەرێمی کوردستان بکەین پاشە پێش ئەوەی کە ئەم بارودۆخە ڕوو بدە هەموو لایەک چەند مانجێکە باز لەوە دەکرێت کە هەڵمەتی ئازادکردنەوەی مووسڵ لە ئارادایە باشە بۆچی ئامادەکاریەکان پێش هاتنی ئەم لێشاوی ئاوارەکان نەکرابوو پێش دەستپێکردنی ئۆپراسسیۆنەکان بە 6 مانگ ئێمە لە دەستگای خێرخوازی بارزانانی لەگە سەررجەم ئاژانسەکانی UN لە کۆبوونەوە داوین و ئامادەکاریمان دەکرد بۆ ئەم حاڵەتە ئەو شوێنانەشمان دەستنیشان کرد بۆ مخەیەوان شتێکە ئەوە نەبوو نوێ بێتن و لە ناکاو بێتن هەروەها ئەوەی کە سەرپشکمان کردن بەشی تەندروستی بگوتمان لە هەر شوێنێک ئێوە ئەتوانن ئامادەکاری خۆتان بکەن مستەشفا یاخود نەخۆشخانەیان هەر شتێکە ئێوە لاتانگیرین کە ئەتوانن لێ دابنێن لە کاتی هاتنی لێشەوی ئاوارەکان باوی تووشی کێشە نەبین بەڵام بەداخەوە ینی ئەمە خیبرەی یەکەمان نییە لەگەڵ منەزمات لەگەڵ ئاژانسەکان ئەوان درەنگ بەخۆ ئەکەون تا کاتی ئاوارەکانین ئەو جەکار لەسەر ئەوە ئەکەن شوێن بۆ خۆ دابین بکەن و ستافی خۆیان بێنە ئێرە کە ئەمە چەند کاتێکی ئەوێتن چەند ڕۆژێکی ئەوێتن تا ئەبینن وەک ئێستا دیارە ئەمە ڕۆژی هەشتەمە ئەم خەیەمی حەسەن شام کراتەوە تا ئێستا هیچ بنکەیەکی تەندروستی دایم لێرە نییە تەنها ئەو عیادە متەنەقلانە نەبن کە لە بەرەبەتی تەندروستی هەولێرەوە ڕەوانەی ئێرە ئەکەن یا پشت بە نەخۆشخانەی ساڕێش ئەبەستین لە خەبات یاغون هەندێک جار ئەو نەخۆشخانەی کە بوو پێشمەرگە دانراوە کە زۆر نزیکە لێرە پشت بەوە ئەبەستین بۆ هەموو حاڵەتێک ئەو حاڵەتە نەخۆشیانی کە تا ئێستا ئێوە بە هاوکاری لەگەڵ تیمە گەڕۆکە تەندروستیەکانی هەولێر زیاتر بڵین دیاریتان کردووە و کە تەسەورەکەن احتیمالی ئەوە هەبێ نەخۆشی خراپی لێ بکەوێتەوە بۆ نمونە ئایا حاڵەتی مردن هەبووە حاڵەتی هیچ هەبووە لەوەتی ئەم کەم پەکراوەتەوە شکر بەخوا هیچ حاڵەتێکی مردن نەبووە تاکە حاڵات کە ئێمە بەدەستیوە ئەناڵێن لەگەڵ هاتنی لێشاوی ئاوارەکان ژمارەیەکێک جار زۆر برینداریان تێدا یان ئەوەتە لە بە عبوە کەتونە یان بە هاون کەتیان پێشیان لێ دەکەن ئەو بریندارانە ئێمە ناچارین یان ئەوەتە پەیوەندی بە بەڕێوەبەرتی تەندروستی هەولێرەوەکن ئەمبولانسمان بوانێرین یان زۆر جاریش بە سارەکانی دەستگای خێرخوازی بارزانانی ئەیان گوازینەوە بۆ نزیکترین بنکە کەویش بنکەی ساڕێژە لە قەزای خەبات بڵێ کاک ڕزگار زیادبوونی ئەو ژمارەی کە بەردەوام دێنە ئێرە پێویستیان بێگومان بە سەرچاوی ئاو شوێنی تەوالێتی زیاترە لە ڕووی تەندروستیەوە سەرچاوی ئاو تەوالێتەکان لە چ ئاستێکدایە حاڵی حاضر وەک ئەبینی مخەیەمەکە خۆی نوێیە هێشتا کاریشی تێدا تاوا نەکراوە ڕەنگە لە هەندە شوێنە سەحیات دانەندرا بێتن و خەریکە ینی کارەکان تاواگەن بەڵێ کەم و کۆڕی هەیە لە ڕووی وەکو ئەماژان پێکرد درەنگ کارەکان ئەکرێن ئێستا خەڵک لێرەیە ڕەنگە خێمەی وەرنەگرتن چاڕێ ئەوەکە خێمەکەی بۆ هەڵ بدرێت و لە ناوی دامدرێتن بەڵام ئەمانە هەر ڕێکخراوێک و کاری خۆی ئەکاتن یونسێف سەرپەرشتی ئەم کارانەی ئاو سەحیات ئەکاتن بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی ئۆکسفام کە جێبەجێ کاری ئەم پرۆژەیە لێرە ئێوە بڵین مەترسی خۆتان پیشانداوە بۆیان کە بڵێن بە تایبەتی شوێنی سەرچاوی ئاوەکان
کە لەم بارودۆخە احتیممالی بڵاوبوونەوەی چەند نەخۆشیەک هەیە کە لە ڕێگەی ئاو خواردنەوە لەوانە احتیممالی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا هەیە هیچ ئامادەکاریەکی وابینیوە لەو منەظەمانە کە بڵین دەستیان پێکرد بێ بتوانن سەرچاوێکی هیچ نەبێ ئاوی خاوێن پەیدا بکەن بۆ دەست شوشتن و بۆ خواردنەوە بەڵێ لەگەڵیان لە گفتوگو داینەوە بەرهەمیشی هەبوو ئێستا لە ناو کەمپی خازر چەند بیرێکیان لێداوە لێرەشە بە هەمان شێوە بیریان لێداوە ئەوەی خازر کەوتتە بواری جێبەجێکردن ئێستا سەرچاوی هەموو ئاوی کەمپەکان لە کەمپی خازرەوە دێتن کە چەند بیرێکی تیوازی ئیش دەکەن بە تەنکەر ئاوەکە ئەگوازنەوە ئێرە دوای ئەوەی تێست دەکرێتن بەبێت تێست هیچ ئاوێک دابش ناکرێت لەسەر هیچ ئاوارەیەکدا داواکاری تۆ لە وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال و ڕێکخراوە جیهانیەکە تەندروستیەکان چییە؟ ئێمە چاوەڕێ ژمارەیەکێک جار زۆر لەمە زیاتر ئەەکەین لە ئاوارەکە لە ڕۆژانی داهاتوودا ڕۆ لێرە ئەکەن تەسەور دەکەم بگاتە چەند بە پێ هەموو تەقاریرەکان زیاتر لە 9 ملیۆن کەس ئاوارە ئەبێت و دێت بۆ بەشی هەرە زۆری دێتە ئەم میحوارەکە نزیکترین میحوارە لە ناو مرکزی مووسڵ کە مەزلە دەکرێت 200 تا 300 هزار ڕۆ لێرە بکاتن بۆیە ئەوەی لا ئێمە گرین کە بۆنی بنکەیەکی تەندروستی گەورە لەم ناوچەیە کە بۆ ئەوەی هەموو کەمپەکان تەختیە بکاتن نەک بۆ بچووکترین حالت ئێمە ئیحالەی خەبات بکەین یاخود ئیحالەی هەولێر بکەین بنکەیەک لە 24 کاتژمێر لێرە کراوە هەبێتن ئەمە تاکە داواکاری ئێمەیە لە بەڕێوەتی تەندروستی چ بەغا بێتن چ هەر کەسێک ینی لەم بابەتە بەرپرسیار بێتن. میلەتی کورد هەمیشە مرۆڤ دۆست و خانەخوێیەکی میهرەبان بووە تەنانەت ئەگەر دوژمنیشیان ڕووی لێکردبێ بەڵام وەک دەڵێن هیوادارین ئەم جارەیان نانەکەمان بێخوێ نەبێت. ژمارەی ئەم ئاوارانە ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە بەڵام خزمەت گوزارێت تەندروستیەکان بەو شێوەیە نابیندرێ لەو ئاستە نییە کە بتوانێت بەشی سەرجەم پێداویستی ئەم ژمارە ئاوارەیە بکات بۆیە لایەنی پەیوەندیدار بە تایبەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە لە بواری تەندروستی کار دەکەن و هەروەها وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال پێویستە زیاتر گرنگی بە بارودۆخی تەندروستی ئەم کەمپانە بە ئەجینا مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی گەورە و کارەساتی مرۆیی لە ئارادا هەیە.